93.5 سڵاوتان لەبێم کاتتان باش خۆشەویستانی کەناڵی دێرین خۆشحاڵین لە بەرنمەیەکی تایبەت بەرنمەی مێژوونامەی دێرین دەبینەوە میوانی ماڵەکانتان بەرنمەیەم جارەمان بۆ قسە و باسکردنە لەسەر مێژووی پەرخەباتی فەرماندەیەک پێشمەرگەیەکی دێرین و نووسەر و ڕەخنەگرێک ئەویش بەڕێز مامۆستا عەلی کەریمیە. مامۆستا عەلی کەریمی جا لەوەی کە قەڵەمێکی بەبڕشتی لە بواری نەتەوە و سیاست و خزمەتکردن بەگەل و نیشتیمانەکە هەیە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبە شۆڕژگەڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕۆڵی بەرچاوی هەبووە، بەڵام لە ئێستادا مژوولە بە کاری نووسین و ڕەخنە و سیاستەوە. بەڵێ مامۆستا عەلی کەریمی، سپاس بۆ ئەوەی کە میوانداری ئێمە قوبڵ کرد، سپاس بۆ کاتەی کە بە ئێمە بەخشی. بەدڵ بە خێراتنتان دەکەم بەخێر بێن، سپاس و دەکەم بۆ ئەو ئەرکێک کە داوتان دەدەست، ئەویش ئەرکیوەیە کە دەستن بۆ لای پێشمەرگە دێرینەکان و خەڵکی بە دێرین و خەڵکی بە ڕابردوو کە نەفەوتێن و کە ئەوەی کە لە ناو دڵ و مێشکیاندا پۆنجی خواردێتەوە ئێوە بیخەنەوەی داهاتوو. من دوو جار خۆشحاڵم بەوەی کە جەنابەت تێکۆشەری و نووسەری و سیاسەتوانێکی ناسراوی کوردی و جاری دووەمیش ئەوەیە کە من و جەنابتان جیا لەوەی کە لە ڕووی پرەنسیپ و مەبادیئی نەتەوەیەوە هەڵوێستین لە ڕووی ستایل و سمێڵیشەوە واکێکین وایە حیزبین، بەڵام هەموو سمێر سپێک عەلی کەریمی نییە و هەموو سمێر سوورێکیش منوە حەمزاغانی وایە. زۆر سپاس ئەگەر مامۆستاگەن ئێمە هەمومان جەنابتە ناسین وە، بەڵام ستایلی بەرنامەکەمان بۆ جۆرەیە کە دەمانەوێت بایۆگرافیای مامۆستا عەلی کەریمی بزانین لە زاری خۆیەوە. وڵا من بایۆگرافی من زۆر سادەیە، ئەویژەوەیە کە لە عایلێکی زۆر کورد و زۆر خۆماڵی و ئەوە لە شارە ڕنچیلانەکەی سابڵاخ مەهابادی ئێستا لەدایک بووم، بەهۆی زۆر شتانەوە کە لە سابڵاغ ڕوویدا بوو لە ڕابردووی پێشوەکەم بێمە دنیاوە، ئەویش کۆمار و کۆماری مەهاباد بوو کە خەڵکێکی شۆڕژگێر و خەڵکێکی بەڕاستی بە تین و خەڵکێکی مرۆڤایەتیەکی زۆر بەقایمیان هەیە سابڵاغی بۆ یەکتر و ئەمە دنیا ئەو محیتەیدا گەورە بووم و پێم هەڵگرتۆ و چوومە مەکتەب و ئیتر دواتر بەهۆی ئەوەی کە دایک ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ منداڵ، دایکە کە ڕۆڵێکی تەعین کونەندە و دیاریکراوی هەیە بۆ تربێتی منداڵەکەی و دایکم لە زمانی کۆماردا زۆر زۆر مەعاناتی هەبوو کە چۆن کاکی عەبدوڕەحمانی زەبیحی مەجبور بۆ وڵات بەجێ بێڵەوە و پەڕیوەی وڵاتانی دەرەوە بۆ ئەوە هەمیشە و دایم چاو بە فرمێسک بوو، هەمیشە و دایم سەری هەڵدەکوت و ئەوەی دەکرد. عەبدوڕەحمانی زەبیحی خاڵی جەنابتە برای دایکتە؟ بەڵێ برای دایک بوو، دامەزرێنەری ژەکاف ژیانەوەی. بەڵێ یەکێک لە هەرم بەرچاوترین ئەندامی ژەکاو بوو کە گۆڤاری نیشتیمانی دەردەکرد لە تەورێز و بە قاساغ دەهێناوە مەهاباد و ئەو جارەکانە، لەگەڵ ئەوەی کە تەمەنێکی زۆر ئەوەشی هەبوو لاوی هەبوو، بەڵام زۆربەی ئەندامانی ژێکاف زەبیحیان وەکو کاریزمایەک، زەبیحیان وەکو سەرکردەیەک بۆ ژێکاف قبول بوو، هەتا ئەو کاتێک کە قازی محەممەد هاتە ناو ژێکاف و ئەو جارەکانە حیزبی دموکرات ژێکافیان گۆڕی بە حیزبی دموکرات و ئەو جارەکانە کۆماری مەهابادیان پێکێنا. دواترە چینە باسی و تەفاسی لە بەڵام ئەمانەوێت تەفاسیری ژیانت، یعنی جەنابتان ئەم ڕۆڵای کە ئێستا لە بواری سیاست و شۆڕش و خەبات و ئەو بوارە بەدەستانێناوە ئەو باگراوندە فکری و زەهنیە بۆ دایکت و بۆ خاڵی جەنابتە گەڕێتەوە بە دڵنیایی. ئەسم محیتی مەهابادێ محیتی سابڵاغێ ئەوە بوو کە زۆربەی بنەماڵەکان کوردایەتیان دەکرد، زۆربەی ماڵەکان هەرچەند فشارێک و تاریکستانێکی زۆر سەیر و عەجایب شا دروستی کردبوو، کەس نەی دەوێرا بڵێ لەل، کەس نەی دەوێرا بڵێ شتێک بڵێ لەسەر کوردایەتی، بەڵام
دیسانەکانە بە حکمی ئەو ڕابردوویەی خەڵکی سابڵاغێ بە عام کورتپەروەر و بە عام شۆڕژگەر بوون بە عام ئیسانایەکی خانەوادەهایەک بوون کە بە کورت و کورمانجی عیبیان پێ عیب. بەڵێ ینی جەنابتان لە دوای ئەوەی کە ئەو باگراوندە فکری و ذهنیە سیاسیە لە نێو عایلەکەت بە تایبەتی لەگەڵ لە ڕووی دایک و خاڵتەوە ئەو باگراوندە فکری و سیاسەت بۆ پێش هات دوای تاوکردنی خوێندن ئەمانەوێت بزانین مامۆستا عەلی کەریمی لەکوێوە ینی داخڵی ناو سەرهەڵدانی بزوتنەوەی کوردایەتی ئەبێت. من خوێندم لە مەهاباد متەوەستم تەواو کردووە چوون بۆ تەورێز بۆ خوێندن و لە ساڵی 1970 ئیتر بەزمێک لە ئێرانێ پەیدا بوو و تقریبان خەڵک هەستان بەدژی شای ئێرانی ئەو دەم حکوومەتی مەلیکی بوو لە ئێرانی شای ئێرانیە حکوومەتێکی یەکجار گشتگیر و دیکتاتۆرێکی گەورەی دامەزران بوو بە درێژایی ئەو هەموو ساڵی لە بابێەوە یانی ڕزاشا لە 1970 دەستی پێکرد مزاهراتی خەڵکو و دەستی پێکرد کە احترازاتی خەڵکو بە تایبەت لە تەلەبەکانەوە دەستی پێکرد دواتر پڕێوە ناو بازاڕ و ناو خەڵکی کاسبکار و ئەوانە و شتێک پەیدا بوو بە نێوی دەنگ شریتەکانی خومینی کە خومینی لە نەجەف و کەربەلاوە دەیناردەوە بۆ ئێرانی کە ئێستا کە پیابیری لە دەکاتەوە ئەو دەبنا کۆمونیکیشنێکی وا سەری هەبوونا ئینتەرنێت هەبوونا ئیمەیل هەبوونا تەنانەت تەلەفۆنیش هەر تەلەفۆنی هەندیلی بوو ئەو چۆن مەسەن بە شێوێکی خومینی لە نەجەف قسەی دەکرد و بە شێوی دوایە دەگەیشتەوە تەورێز و دەگەیشتەوە تاران و قۆم ئەمانە ئێستا پیابیر لێ دەکاتەوە کە حقیقەت ئەوەیە کە سیاسەتێکی گەورەی جیهانی بوو کە شانەمێنێت و حکوومەتێک دابنێن ڕادیکاڵی وەکو خومینی کە دژە کۆمۆنیست بێت و ئەو ئێران لە ڕزگارکە لە دەستی ئەو چەپ و چریک و مجاهید و ئەوانە پێم وابێ سیاسەتی ئینگلیز بوو چونکە ئەمە بەسەنە ئەو دەمی لە بیرمە خومینی قسێکی دەکرد لە نەجەف بە سعاتێک دەگەیشت لە ڕادیۆی تاران یعنی ئەمان گەورەیان دەکردەوە یعنی BBC هەموو شەوێ من لە بیرمە بۆ خۆم لە بیرمە هەموو شەوێ BBC باسی خومینی بوو خومینی لێ ناکاو پەیدا بوو و وەکو بڵقێک گۆڕینی پاشایەتی بوو بە کۆماری ئیسلامی لە ماوەی زیاکەمتر لە ساڵێک هەموو هجووم و تەوژمی خەڵکەکە وای کرد کە شا بڕوە و لەوەی زیاتر نەیدەویست خەڵک بکوژێ و ڕۆیشتووە چوو بۆ ئەمریکا و لە ئەمریکا ڕێگای نەدا چوو بۆ میسر بەڵام خومینی حکوومەتەکەی دامەزدان و حکوومەتەکەشی زۆر بە سەرکەوتن دامەزران وە ڕفراندومی کرد لە ڕفراندومەکەدا 90 خەڵک دەنگیدا بە کۆماری ئیسلامی هەر کورد نەیدا کورد جیابەوە محافزەکانی کوردستان هەمویان نەچون بۆ دەنگدان بەڵام ئەوان جمهوری ئیسلامیان تەسبیت کرد و جمهوری ئیسلامی چەسپی مامۆستا ئەو کات ئافمکە ڕاشتەگرم ئەو کات جەنابی ئیشتای سیاسیت هەبوو یەکەمین کاری ڕێکخراوەی سیاسی پێشەوەی ببی بە پێشمەرگەشت لە ڕێگەی چیەوە بوو کەی دەست پێ کرد ئێمە هەموو تەلەبەکان تقریباً دەتوانم بڵم ئەو کاتی زۆربەی زۆرمان خەتی مارکسیەت و خەتی چەپبوون و ئەوەمان هەبوو یعنی دەتوانم ئەم باگراوندە فکرێت چەپێ لە چیەوە سەری هەڵڵا وەڵڵی هەر لە هەمووی ئێرانێ لە ناو هەمووی مامۆستا و تەلەبەدا یعنی دەتوانم بە کورتی بڵم ئەگەر تۆ لە ساڵانی هەفتا لە ئێرانێ چەپ نەبای عیب بوو مارکسی نەبای عیب وەکو ئێستانی ئێستا ئەو فکرە نەماوە بەڵام ئەو کات بەڕاستی هەرکە دەست دەچوو بۆ لای سیاست پێش هەموو شتێک ڕووی دە مارکسیەت دەکرد ڕوویدا چەپبوون دەکرد یانی ڕۆڵی گەورە بۆ لایەنی حیزبی کوردی بۆ چی حیزب لایەنەکە گەڕایەوە کات ئەو کات کە من لە تەورێزێ بووم و ئەو کات کە مزاهرات دەستی پێ کردوانە هیچ حیزب و خڕێخراوێکی کوردی وەکو ئێستا وجودی نەبوو یعنی حیزبی دموکراتە بوو لە منفا بوو حیزبی دموکرات فەقەت دەنگێک بوو کە گوایە لە بەغدایە چەند ئەندامێکی وەکو دوکتۆر قاسملو ئەوانە لە بەغدایە مەقەڕێکیانەیە و هەر ئەوەندە دەنا ئەوەی کە بڵێ لەناو کۆمەڵانی خەڵکدا حیزبی دموکرات هێژمۆن بوو یا دنێو کومڕانی خەڵکدا حیزبی دموکرات ببوو بە کاریزمایەک شتیوان نەبوو
هەمووی ئەوەی کە لە ناو کوردستاندا دەنگیدایەوە بوو بە کاریزمایەک پیاوێک بوو ئیمام جمعەی مەهاباد پیان دەکوت مامۆستا عیزالدینی حوسێنی ئەو چون کافکرەکانی وەکو مەلایەک زۆر فکرێکی پێشکەوت و خوازانە بوو باسی مەسەن مافی ژنانی دەکرد باسی مەسەنەن ئابووری سربەخۆی دەکردوانە ئەو توانی کە لە ناو مزاحراتی خەڵکو و لە ناو هەستانی خەڵکدا جێگایەک بۆ خۆی دیاری بکات جێگایەک بۆ خۆی ببینێتەوە وەک شخص وەکو شخص بەرێڵا خەڵکی لە دەور بوو خەڵکی زۆری لە دەور بوو بەڵام وەکو شخص حیزب نەبوو مامۆستانە حیزب بوو نەهیست ئەوی دیکە بەڕاستی ئەحزابی ئێرانی بوون کە وەکو تریکی فیدایی کە کۆمەڵە کوردیشان لەگەڵ بوو دەنا وەکو توودا شوعەکەی خۆتان لێرە کۆمەڵە خەڵکی کوردی حیزبی توودەی چەپ حزبی کوتوودەی ئێران حزبی کۆمەنیست ئەوان هەبوون بەڵام زۆر بێ ئابڕوو بوون زۆر ینی ئەو حیسیەتەی کە جاران هەیە بوو لە دەستیاندا بوو بەهۆی ئەوەندەی کە سازشیان کرد بەهۆی ئەوەندەی کە ئەولایان کردبوو ینی حزبی شوعی دەتکوت دەبوو پێت دەکتون دەتکوت کاکە ئەوە لە مەسکۆ باران دەبارەی ئەوان چەترەکەیان هەڵدەداەوە تابعی مەسکۆ بوون مەسکۆ چی کوتای بۆ خۆشتان دەزانن کە ئەو کاتی شەڕی دووجەم سەری شەڕی سارد مەسکۆ یەکێک لەو لایەنە بوو کە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ غەرب شەڕی دووجەم سەری دەکرد شەڕی ساردی دەکرد ئەوان بەڕاستی لە فکری کۆمەڵانی خەڵکدا نەبوون بەڵام ئەی کورد کە تازە بوو ینی سمکۆی شکاک شۆڕشەکە لە ناوچوو بوو دواتر لە پێش ئەو شەخ عەبدوڵای نەهەری لە دوای ئەو کۆمەڵی ژەکاف ئەمانە هیچ کاریگەریەکی لە نێو شەقامی کوردی نەبوو کە بەڵێ چۆن مەسەنەن زۆربەی گەنجی کوردی بە تایبەت موکریان خۆیان ئەوە کردبوو پەروەردە کردبوو بە شێعری شۆڕژگەرەکانی حاجی قاجی کۆی و بە شێرە بە گۆرانیەکانی تایر تۆفیق و بە ئەو ڕێبازێک کە کۆمەڵی ژێکاف داینابوو و بەڵێ زۆر بوو ئەی بۆ ئەو دەکاریگەریان نەبووە لەسەر شەقامی کوردی کە تۆ باسی ڕێکخراو نەبووە بەڵام ڕێکخراو نەبوون ئەمە نەمانتوانی بوو تا ئەو کاتی کە لە ناکاو یەکجێ ئەو بەزمە لە ئێرانە پەیدا بوو زۆر لە ناکاو بوو تا ئەوەندەی کێشا ساڵێکی کێشا تا جەماعەت خۆیان کۆ کردەوە و لە بەغداوە دکتۆر خاسم بوو هاتەوە و ئەندامانی کۆنی دموکراتی هاتنەوە حیزبیان لە سابڵاغ و لە شارەکانی سەقز و سنە زندوو کردەوە ئەوە ماوەیەکی کێشا یانی تقریبا ساڵێکی کێشا بەڵام ئەو ساڵە ئەوەندە کورد بوو کە دەست بەجێ سپای پاسداران هەم حشتی شعبیەکەی ئێوە دروست بوو و شەڕ دەستی پێکرد بەڕاستی ینی لەو فاصلەیەدا کۆمەڵی ئێرانش کە ڕێکخراوێکی نهێنی بوو ڕێکخراوێک بوو کە لەژێر عەرز بوو ئەویش خۆی ئێعلان کرد و ئەویش هاتە ناو کە زۆربەی گەنجەکانمان کە مارکسی بوون بە خۆشمەوە یعنی جەنابتان یەکەمین کاری ڕێکخراوی سیاسی لە کۆمەڵەوە کۆمەڵی شۆڕ لە ڕێگەیەوە دەستان پێکرد مامۆستا لە ڕێگای من لە ڕێگای دوو جەحفەری شەفیعەوە ئاشنا بووم بە کۆمەڵی لەنا ئیتر بەیان وشتیان دەردەکرد و ئەمن لە هەیقەتدا کۆمەڵی شۆڕژگەرم لە بارگاکانی مامجەلالی ناسی لە ناوزەنگ ئەمە هاتشەمان دەکرد جەماعەتێک گەنج بووین کە شۆڕش لە ئێرانە سەری هەڵدا و ئەوانیش تازە لە حەکاری هاتبوونەوە وەزعێکی یەکجار خراپیان هەبوو لە زەڵێ و لە بناری قەندیل و لە ناوزەنگ و لە ئەوانە ئەوە بوو کە ئێمە چوین بۆ لایەن و هەمەسا جەنابتان ئەو قسەش پێ ئەبڕم بەڵام جەنابتان هیچ باگراوندێکی سیاسی و خەبات گەڕیتان نەبووە یعنی علاقە و تێکەڵیتان لە خڕی ناوزەنگ و مامجلال چی بوو یەکەم جار کە چوینەوێ مامجلال کە زانی کە ئەم میسن خوشکە زای زەبێتیم زۆری قەدرگرتم زۆری ئەمەکرێەوە مامۆستایمە بۆ ئیتر ئێمە بەهۆی دووسێ برادر کادری ئەو زمانی کۆمەڵی مارکسی لێنینی دواتر بوو بە کۆمەڵی ڕەشدەران ئیتر خۆمان تقریبان ڕێک خستکە یارمەتیان بکەین بە هەر جۆرێکی بێ لە شارەکانی ڕۆژەڵاتەوە یارمەتیان بۆ بنێرین یارمەتیجا خواردەمەنی بێ فیشەک بێت هەموو خواردم هەموو ئەوایە تەنانەت برادرێک کاتبوو لە باکوورەوە کە دۆستی نزیکی کۆمەڵی ڕەشدەران بوو نەتمەدین بە یوکایە کە من لەگەڵی نزیک بووم لە سابڵاغێ هات میوانداریم کرد خەڵکی باکووری کوردستان بەڵێ خەڵکی باکوور بوو خەڵکی دیار بەکر بوو
لە تەریقەوە 2-3 چوین بەرە و شیمالی کوردستانی ئێرانە یعنی شکاکەکان لەوێ بۆ سنووری تورکیا ئێوە بە دامی شۆڕشی نوێ یارمەتی شۆڕشی نوێی باشووری کوردستانتان کرد ئەو زۆر ئازا بوو زۆر شارەزا بوو چەکی دێنا لە سووریاوە و لەوێشەوە دەهاتەوە سنووری تورکیا لە تورکیاشەوە دەهاتەوە سنووری ئێران لەوێشەوە ئێمە یارمەتیمان دەکرد بە پیکا بوو بە باری وڵاغان و بەوانەوە ئەو چەکانەمان دەگەیاندا ناوزەنگ و بناری قەندیل و مەخەڕەکانی مامزەلال و کاگنۆشیوان و ئەو برادرانە کەمە یارمەتێکی یەکجار زۆر بوو لەلایەک کەشەوە ڕێگامان خۆش دەکرد بوو ئەوەی کە پێشمەرگەیە بریندارە مەسە مامڕۆستەم کە بریندار بوو یەکەم جار هاتە لای ئەو برادرانە و لێوێ ڕابردیانە تەورێزێ و عیلازیان کردو یعنی زۆرێک لەوانە مەسەلەن ئەو برادرانە دەهاتن ئەوانەی کە لە پێشمەرگە بوون و پێویستیان بە ئیسراحەت بوو پێویستیان بە دەوا و دەرمان بوو ئێمە هەمومان هەر من نەبووم زۆر بووین 13 کەسەر لە مەهاباد پێکەوە کارمان دەکرد بۆ ئەوەی کە یارمەتی شۆڕشی وەکو کاکدێری سەیمەزید زۆر باش ئاگادار بوو و دەهات هاتوێی دەکردین ڕاهنمایی دەکردین ڕێنمونی دەکردین مەسەلەن بەڕاستی دەڵم ئەو کاتی ئێمە دەورێکی زۆر گرنگمان هەبوو لەوەی کە دروشم لە نێو خەڵکدا هەموو ڕۆژە مزاهرە بوو هەموو ڕۆژە مزاهرە بوو دروشم لە نێو خەڵکیدا بکەینە باو یەکێک لەو دروشمانەی کە بەڕاستی ئێمە کرمانە باو لە باکگراوندی تاسیراتی کارەساتی حەکاری ئەوە بوو کە ئێمە قیادەمەوە قەتەمان کردا دوێچێک لە هەرە دروشمە سەرچەکانی مزاهراتی خەڵکی سەقز و بانە و سنە و مەهابادوانە کە دەمان کورد قیادەی موقەتی گورگە لە ناو میلەتی ڕەنجی کوردی بەبادا قیادەی موقەتی یعنی ئەم دروشمانەمان دەکتەوە و خەڵکمان هاندا بەوەی کە قیادەی موقەت کە دووبارە خۆی ئەوە خۆ کاتێکە شۆڕشی نوێ هاتە سکایەوە و شۆڕشی نوێ مەپارێزی دروست کرد و لە حەکاری ئەو کارە ساتیان بەسەر هات بە فیتی سەرانی قیادە موقەتە ئەوان گەلە کۆمەی ئیقلیمی تورکیا و جاشەکان و ئەوانە ئیتر تەنیا دۆستی کە هەیان بوون ئێمە بووین بەڕاستی ئێمە کۆمەڵە گەنج بووین کە لە باری فکرێەوە لە کۆمەڵی ڕەشدەران نزیک بووین وەوە کۆمەڵی ئێرانێش کە بن ئەرزیدا بوو بەڵام چەندانەیەکیان چوبوونەکو دکتور جەحفەری شەفیعی دکتور عەزیزیان پێدەکوت چوو لێوێ خستەخانەی شۆڕشی دانابوو لەژێر خێمەیەکی هەر ئەو خێمەیە خستەخانەی شۆڕشی لێ نووسی بوو بە کاغەزێکی بچووک هەر ئەو خستەخانەی شۆڕشەکە ئێستا کونیە ئەمەلیاتی گەورە گەورە دەکا مامجلال کە هاتنەوە لە دوای ڕاپەڕین خستەخانەیان دانا وتی خستەخانەیە بۆ بە ناوی خستەخانەی شۆڕشی قەندیلی بکەنەوە ئەو خستەخانە ناوی ئەرە ئەستەخانەیە کە ئێستا ئەوەنە خزمەتان بە شۆڕشی دەکردووە بەڵێ ئەمە لە هەموو شتێکی لە چەکڕینێ مەسەن ئەو کاک سیروان تاڵەبانی کە لێرە لە سیروان تاڵەبانی کە لێرە جاشەکانی لە شارە زوور کەمینیان بۆ داناکە لە لایمە دەگەڕاوە تووشی ئەو کەمینە بوو هات مەسەن بۆ چەکڕین و بۆ ئەوانە کۆمەڵک هەفتەیەک زیاتر میوانمان بوون و دەما بردن بۆ چەکڕین و بۆ ئەو شاری بۆ ئەو شاری ئەو یارمەتیانە هەبوون یا چ لە خۆراک چ لە دەرمان چ لە ڕادیۆ و چ لە چەک بە تایبەت شەید نەجۆ کە گەنجێکی بەڕاستی شۆڕژگەر بوو شەید نەجۆ لە زیندانی دیاربەکر کوژرا شەهید بوو ئەمە مەسەلەن بوو بە ئەو هۆکارێک کە کۆمەڵێکی باشی باش ڕۆژهەڵات کەوێتە تاتی تاسیری خەباتی برادرانمان لە کۆمەڵی ڕەشدەران یا یەکێتی نیشتیمانی بەڵێ مامۆستا تۆ ئەوەندە تێکەڵ بووی لە ناو شۆڕشی نوێ و یەکێتی نیشتیمانی کوردستاندا دواتر بە تەفاسیل باسی ئەوەکەن بەڵام ئەمەوێت باس لە ئەو خەتە بکەیت کە جەنابتان لەناو کۆمەڵی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئیدامەتانەوە وەک پێشمەرگە ئەمانوێت باسی ژیانی سیاسی پێشمەرگایەتی ئەو سەردەباماوە ئەمە گایەوەی کە دوایەوەی کە خۆمێنی جمهوری ئیسلامی بە ڕێفراندۆم تەسبیت کرد لە هاوینی ساڵی 79 ئەمری کرد بە هێرش بۆ سەر کوردستان بۆ سەر شارەکان سەنە بە تایبەت پاوە لەوێ ڕادستی پێکرد فەرماندەیەکی ئەسکەران هەبوو بەنێوی چەمران
کە لەوێ دەست پێکرد لە مەریوان کوشت و کوشتارێکی زۆریان کردەوە بوو کە کاکفوات هەموو مەریوانی چۆل کرد و بە کوتیان کۆچی گەورەی مەریوان دەستی پێکرد و ئەوجار لە شەڕی 28 ڕۆژەی پێم وابێ ئیسنەی کە مقاومەتێکی زۆر چاکرا بە دژی پاسدار و بە دژیوانە و ئاخرەکەی ئەو شەڕەوای داهات کە دووسێ مەلای وەکو تاڵەقانی و ئەوانە هاتن و ویستیان کە مرورەتێک بنێنن سڵحێک شتێک بێ کە ئاخرەکەی هەر نەبوو هەیئەتی نمایندەجی دروست بوو بەڵام هەیئەتی نمایندەجیەکەش درویان دەکردیان هەویست کە پاسدار دروست بێت پاسدار منداڵە ورکە بوون لە هەر ماڵی دووسێ منداڵ هاتبوون بۆ خومێنی هاتبوون یانی دایانزانی تفەنگ چێنە دایانزانی ڕێگا ڕۆیشتن چێن دایانزانی سەنگەرگرتن چێ ئەوە یەکەم ئەمە وای لە جەنابتان کرد کە بن بە پێشمەرگە بە پراتیکی کە هجومی 28 گەلاوێژی ساڵی 79 دەستی پێکرد بۆ سەر کوردستان ئەوە بوو کە مەشهور بوو قسەکە مەشهور بوو کە بنی سەدر کە سەر و کۆماری ئەو کاتێرانە بوو کوتی پۆستاڵەکانتان مەکەنەوە بە پاسدارەکانی هەموو منداڵە ورکە بوون پۆستاڵەکانتان مەکەنەوە حتا کوێنێ دموکرات و کۆمەڵە لە ناو دەبن ئەوە بوو کە ئێمە ئەو دەمی ئەمن لە ناوزەنگ بووم میوانی مامزەلالوان بووم ئیتر شەڕ دەستی پێکرد ئەو مامزەلا دەمان دەزانین چ بکەین نەمان توانین بچینەوە شارەکە مامزەلاوتی ڕۆڵە بۆ کوێ دەڕۆن دانیشتن ئێوە کۆمەڵەتان هەیە ئەمە لێوێ ئەو جازایم دکتۆر جەعفەر کە دەمناسی و کە عەبدوڵای مۆتیدی کە دەمناسی ئەوانە سەرانی کۆمەڵن ئیتر هەر لەوێ ئەوانیش هەر لێ بوون لە خەمەیەکی دیکە بوون لە دۆڵی ئەحزاب بانجی کردن و کوتی کاکە ئەو قڕانە مەسە چوارێک بوویت دیکاکە ئەو قڕانە تەسلیمی ئێوە دەکەم و ئەوانە کادری چاکن و ماوەیەکی زۆر لەگەڵ ئێمە کارە دەکەن و زەحمەت چێشن و ئەوە بۆ ئێوە بێتوکە کۆمەڵە هەر کۆمەڵەیە کۆمەڵی ئامۆزا بێ کۆمەڵی ئەولا بێ یعنی کۆمەڵەکان و دەمی ئاواتێک ئەو کاتە جەنابتان پەیوەندیتان کرد بە کۆمەڵە بوون بە پێشمەرگە من و خولە کەشکۆڵ و خوشکە زایەتی حەمەعەلی ئەویش شەهید بوو لە کوێ شەهید لێرە لە باشوور شەهید بوو هەستاین لەگەڵ کاک سولەیمانی بلووری ئەمە 4-5 کەس بووین هەر لە مامزەلا بڕێی کردین کوتی بڕۆنەوە ئەوە شێعەلی لان لەگەڵ دەنێرم کە تازە لە حەکاری هاتبەوە شێعەلیش زندانی بۆ خر بەدیل گیرا بوو لەگەڵتان دەنێرم فێری پێشمەرگایەتی بوون بە پێشمەرگە شێعەلی یەکەم مامۆستای ئێمە بوو بۆی کە فێری پێشمەرگایەتی زۆر باشەوە بەڵێ ئەو جارەکان لە ناوچەی موکریان و ئەوانە کۆمەڵێک گەنجی و خۆمانمان دۆزیەوەکە هەر یەکەی شڕ و شەوێ خەباتی چەکداری کۆمەڵە دەستی پێ مامۆستا عەلی کەریمی ئەمە دەمانەوێت جەراب لە شاری سلێمانی ئەمانەوێت لۆکیشنی دووەم کە دڵخوازی جەناب و بێت و ئێمە لەوێ ئیدامە بە بەرنامەکەمان بین و تەواو باسوخواسی ژیانی سیاسی و مێژووی خۆتمان بۆ باسکەی چی شوێنەکە بەدڵە بڕۆین ئەو وەڵام من سیاستم هەر لەگەڵ یەکێتی نیشتیمانی دەست پێ کرد یانی سیاسەتی کوردایەتی و پێشمەرگایەتی هەرچەند پێشتر ئەمە ئاشنا بووین بە کۆمەڵێک دەقی وەکو عەلی شەریعەتی و ئەوانە لە تەورێزێ و بە چەبوون و بە چریکی فیدایی و بە ئەوانە هەمووی ئاشنا بووین و ئێمە بە کورد هەمووی ئەو سفرەیە هەمووی ئەو پاکێجە پێیان دەکوت دژی شای جایەک مجاید بوو یەک چریک بوو یەک نازام چی بوو مارکسی بوو ئێمە باگراوندی چیوامان هەبوو دواتر لە ناو یەکێتیدا ئەوە پێی گرت وە لێ ناو پێشێتیدا بە ئەنجام گەیشت بە پێشمەرگایەتی حقیقەتەوەیە کە من پێڵاوی غەریبیم لە ناو پێشمەرگەی باشووردا کردوێتەوە شۆڕشینەوە یەکێتیداوە زەحمەتەکانی ئەگە بڵم زەحمەت یا مەسەرەن بیدایەتی ئەو هەست و ئەو خوستەی کە هەم بووە و دوایە پەڕیمەتەوە بۆ ڕۆژهەڵات لێرەوە دەستی پێ کردو باشە ئەم بۆ من زۆر زەحمەتە من کوتم ئەگەر بەڵام ئەوڕۆ ڕەشەبایە بەداخەوە و دووریشە لەنا ئەمسە ئەو شوێنەی کە من لەگەڵ برایان کاگە بوو شەهاوی ئیحسان نەزمەدین کە مەحافزی کۆنی کەرکووک بوو لە کۆمەڵەی ڕێکخراوی سێی کۆمەڵی ڕەشدەران لە دۆڵپەموو شارباژێر لە بارا و لە چنگیان و لە ئەوانە ئەم خاتراتێکی یەکجا زۆرم هەیە بەڵام ئێستا ئەو ڕۆکانە وەکو دیارە زەحمەتە و بەو ڕەشەبایی بچین بۆ ئەوەوە دووریشە
و ڕەنگە کات زۆر بگرێت بەڵێ بۆ من هەموو شاری سلەیمانی جێگای سابڵاغی گرتوێتەوە چ لە بازار چ لە لە عەبدوڕەحمان زەبیحی بڕۆی لە باخەکەی و لۆکشنی دۆ ئیدامە بە بەرنامەکەمان بێت دەچین بۆ ئەوێ دەچین بۆ هەر جێگایەکی پێتان خۆشە بۆ من هەمووی یا بیرەوەریە بەڵێ مەسەلەن ناو جادەی مۆلی بەڵام زۆر قەرە باڵغا سوزانم بۆ زۆر ناو ئەوانە هەرچی پێتان خۆشە فەرم زۆر سپاس فەرم مامەستا عەلی کەریمی ئێمە لەو شوێنە دڵخوازەی تۆین بە ناوی باخچەی عەبدوڕەحمانی زەبیحی وایە خاڵی جەنابدا ئەمانەوێت باس لە مامەستا عەبدوڕەحمانی زەبیحی بکەی کە دامەزرێنەری ژیانەوەی کوردستانە کۆمەڵی ژەکاف چۆن پیاوێکی گەورە بەڵام مێژوویەک کە باس ناکرێ هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنێتەوە وڵات دوای وەی کە لە حەربی عالەمی یەکەم و چەند سەرهەڵدانێکی دیکە لە باکوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان بوو مامۆستا زەبیحی کە لاوێک بوو لە سابڵاغێ هات سەر و قەناعەتەی کە دەبێ حیزبێک ڕێکخراوەیەک ئەو جوڵانەوانە بەڕێوە بەرێت نەک ئەوەی کە سمایل ئاغا بێت و عوبەیدوڵڵا بێت و نازانم شێخ سەعید بێت و ئەوانە چونکە ئەوانە کە ڕۆیشتن تاقە کەسێکن ئەیتر هەموو شتەکە تاوا دەبێت بەڵام ئەگەر ڕێکخرا و حیزبێک بێت ئەو زۆر بڕوای بە ڕێکخراو بوو ئەوە بوو کە هات کۆمەڵی ژێکافی دامەزان لەگەڵ چەند هاوڕێی خۆی لە سابڵاغ و کۆمەڵی ژێکاو لە ماوەیەکی زۆر کووردا لە ماوەیەکی سێ چوار ساڵیدا توانی هێژمونی خۆی بەسەر هەموو ناوچەکەدا سەپێنێ و تەنانەت کۆمەڵی ژێکاف تا باشوور تا ئەو شاری سلەیمانیش گەیشت و لەو لاشەوە هەتا کرماشان و هەتا ئەوانە ڕۆیشت کۆمەڵی ژێکاف توانی تا ڕادەیەکی زۆر هەست و خوستی میلەتێک بجوڵێنێت لەسەر ئەوەی کە کوردستان میلەتی کورد بێ کەسە میلەتی کورد ئاوایە کوردستان داگیر کراوە و بە نووسین و بە گۆڤاری نیشتیمان توانیان پەیامەکانی خۆیان بنێرنە ناو کۆمەڵانی خەڵک مەسەن بە نمایشنامەی دایکی کە لەسەر جادە دایان کرد دایکی نیشتیمان یەکجار زۆر دەنگی دایەوە و کۆمەڵی ژێکاف توانی بەڕاستی ببێتە کاریزمایەک لەناو خەڵکدا کە نەیان دەزانی زۆر نهێنی بوونەوانە زۆر هەر کەسێک کە دەو بە ئەندام بە قورعان و بە شەمشێر و بە ئاڵای کوردستان سوێندیان دەدا کە نابێت نهێنی و لەکن کەس باس بکە ئەوانە بۆیە کۆمەڵی ژێکاف زۆر زوو توانی خۆی بڵاو کاتەوە بەڵام دواتر بەهۆی ئەوەی کە سۆڤێت لە ناوچەکە بوو بریتانیا لە بەشێکی دیکەی ئێران بوو داگیریان کردبوو لە حەربی عالەمی دووەم ئەوان بە تەمای فکری ئازەربایجانی گەورە و شتیوایان دەمێشکدا بوو سەرانی کوردیان لە مەهابادەوە بان کردە سۆڤێت بە لە ئازەربایجانی سۆڤێت و لەوێ نسیحەتی قازی محەممەدیان کەوکو پیاوێکی محتەبەر و وەکو پیاوێکی دەستڕۆیشت و هەرچەند ئەو دەم ببوو بە ئەندامی ژێکاف بەهۆی وەیە کە زەبیحی لە تەورێز گیرە لە تارانجی لە ڕزایی گیرە تقڕایان گواز بۆ تاران لەو فاسلەیدا ئەو بۆشایە کە دروست بوو قازی بوو بە ئەندامی ژێکاف و لە ئەندامەتی ژێکافیش دایەتی بوو بە سەرۆک و بوو بە هەموو شتێک چونکە پیاوێکی دەستڕۆیشتوو بوو پیاوێک بوو کە خەڵکی سابڵاغ و منتەقەکە دایان ناسی لەوەیدا کۆمەڵی ژێکافیان گۆڕی بە بەڵام کۆمەڵی ژێکاف بڕوای بە چەک نەبوو بڕوای بەوە نەبوو کە دەست بۆ چەکبەری هەتا عیلم و دانیشی کۆمەڵانی خەڵک دەڕاتە سەرێ هەتا پەروەردە دروست دەبێت کۆمەڵی ژێکاف لە دروستبوونیەوە خەریکی پەروەردە بوو بە شعرەکانی حاجی خادری بە نووسینەکانی زەبیحی لە گۆڤاری نیشتیمان و ئەمە ژەکاف دەور و کاریگەریشی لەسەر حیزبەکانی باشووری کوردستان هەبوو بەدڵنیایی کوردستان ئەو دەم نەبوو کە پارتی دموکرات بەڵێ ینی دواتر ینی لە بیر و فکری ژەکافەوە لە بگر و فکری ژێکافەوە مەسەلەن ئێستایش وەکو مامۆستا برای مەحمەدی لێرە کە دەم حیزب پارتی دروست نەکرا بوو ڕزگاری هەبوو چی هەبووانە بەڵام مەسەنی وەکو مامۆستا برایمی خۆی بە بەرپرسی ژێکاف دەزانی لە سلەیمانی و ئەوەش بوو کە لەقی ژێکاف لە ژێکاف لە سلەیمانی دامەزران ژێکاف زۆر خۆشەویست بوو ژێکاف زۆر تئۆریەکانی پەرەی دەستان زۆر زوو چونکە قسەی حەقی پێبوو
واتە جیاواز لە ژێکاف وەک حیزب ینی باگراوندێکی فەلسەفی هەبوو بۆ تەواوی کوردستانی گەورە نەک لە ڕۆژهەڵاتی کوردستان. کۆمەڵی ژێکا بڕوای بە ئەوە بوو کە کوردستان یەک وڵاتە، کورد یەک نەتەوەیە و بۆ ئەوەی حەولدا کە هەموو پارچەکانی کوردستان بکاتەوە یەک. بەڵێ فکرەکە ئەو داهێنەری ئەو فکری ژێکافی ئەو بوو بەڕاستی و یەکێک لە هەرە مۆرە سەرچەکانی ژێکافی کە خۆی بە تەنیاش لەگەڵ چەند برادێکی دیکەم دەچوو لە تەورێست گۆڤاری نیشتیمانی چاپ دەکرد بە قاچاق دەیهێناوە گۆڤاری نیشتیمانەگە تۆ چاوی لێ بکات لەو کتێبێکە دەستدا چاپ کراوەتەوە ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمانی زەبیحی مامۆستا ئەمە نووسینی جەنابتە مامۆستا. بەڵێ مامۆستا جەنابتان باس لە مێژوو و بەرنامەکەشمە بەناوی مێژوونامی دێرین باس لە مێژووی جەناب بکەین. خاوەنی چەند کتێبی جەنابن لە بواری نووسین؟ وڵاتان ئەوەی کە ئەسڵی کتێبەکە خۆم نووسی بێتم و ئیخۆم بێ ئەوە سنوورەجێت پێخراوەکانە کە پێرار لێرە لە غەزەل نووس چاپ کراو بڵاو بۆەوە. ئەوەی دیکە کە ژیان و بەسەراتە بەدەستەوەیە ئەوە مێژووی زارەکیە کە ئەمن چوم کۆمەڵک شتی خۆمم ئامادە کردووە دوایوی لەگەڵ کۆمەڵک کەسایەتی وەکو مامۆستا ئیبراهیم ئەحمەد وەکو مام جەلال وەکو دوکتۆر عیزەدین وەکو شێخ عیزەدینی حوسێنی وەکو سەرانی حیزبی دموکرات ئەو کاتی وە لەسەر کۆمەڵک ئەندامانی ژێکاف کەمابوون ڕۆیشتم کامرایەکم بەدەستەوە گرتو ئەو شار بەو شار مێژووی زارەکیم لەگەڵ جەنابتان یەکەم ڕۆژنامە نووسن کە مێژووی زارەکی باوەڕ ناکەم بگەڕ من نازانم پێش جەنابتان نەبووە و من بە دۆرچوونم بۆ کردووە. جەنابت لە کوردستانە یەکەمین دیداریشتان لەگەڵ مەلاماتۆر. بەڵێ ڕاستە ئەوە ساڵی چەند بوو مامۆستا کاتی خۆی داڵینەوە دوودونەوە دووسێکە هاتمەوە لێرە مام جەلال تەشریفی ماڵی لە ئەو ماڵی عیزەت دووری بوو کە ئێستا لە هەولێر ماڵی نەچیر بارزانیە. ئەمە لێ میوانیوی بووم مام جەلال کوتی عەلی ئەوە خۆ مەلا عەبدوڵڵا لێرەیە بۆ ناچی بیدوێنی لەسەر مامۆستا زەبیحی کوتم لێرەیە کوتی ئاهێناومنەوە. مام جەلال ئەو وەفاداری هەبوو بۆ دۆستەکانی. دوای ئەوەش هەر ئەم باخچەی لەسەر بڕیاری هەواڵ مام جەلال وڵڵی مخابرم مام جەلال بکەوتم مام جەلال ئەخر ناکرێ ئاوا بێوەفابین بۆ زەبیحی ئەخر ناکرێت ئاوا ئەو پیاوە ئەندامی سەرکردایەتی تان بۆ یەکی وکم هێرۆخانی باسی دەکاکە چۆن مالیەی حیزبی بەڕێوە بردووە چۆن چی هزار شتان پێ تۆم بیستمە لە ئێوە بیست خۆ من لەگەڵ نەبووم ئەخر ناکرێ بێ نێو بێ چونکە خەڵکی ئەو دیوە بۆ ڕیانی چی ئەو باسی نەتەوەی گرتو ئەو هەر کوردستانی بە نەتەوەیەک داناوە خۆی بە میواندانە ناوە ئەو بە قسەی کاگنوشیروانی کە لەو کتێبەیدا دەڵێ چۆتە هەر جێگایەکی وەکو کوردێک ئەیتی فەرقی نەکردو ئێرە کوێیە مهم ئەوەیە کوردستانە. تۆ شەمان باگراوندی فکری مامۆستا عولەما بەدڵنیایی من ئێستاش فەرقیەوە ناکەم ئێرە باشوورە ئەوێ باکوورە ئەوێ چێ لەگەڵیان خەریکم لەگەڵ هەموو لایەکان بەڵام بەڕاستی کوتم مام جەلال ئەوە قبول ناکرێت زەبیحی ئەندامی سەرکردایەتی ئێوە بۆ ئەدی چی بنێوە ئەدی چیتان بۆ کردووە ئەوە وڵا عەلی جانەمە پێمان وا بوو کە زیندوویە سوکا سەدام زۆر کاری وای دەکرد دەی شاردنەوە دوای ماوەیەکی زۆر کتمانە نەبادە ئای لە جێگایە لە سیات ساڵێک لە زیندانێک شاربێتەوە و نەناکاو دەرکەوێ با ئەو دەم ئەمە خۆمان ئاشکرا نەکەین بڵین مڵچیمە بووە ئەڵعان بەڵامی دی گوزەراوە گەر بە تەمەنیش بێتی زەبیحی بۆ هەموو ساڵی تەمەنەکەشی پیر بووە باشە وڵا زۆر باشە ئەتۆگە هاتیەوە سلەیمانی و بیرم بێنەوە من ئەو دەم کاک حاکم قادر شارەوان بوو پێوی دەڵێم کە جێگایەکی چاشی بۆ بینێتەوە و پەیکەرێکیشمان بۆ سازکەوتە لەبەر ئیداری گشتی ئەو پەیکەرەشی بۆ دەجۆزینەوە ئیترەوە بوو لەگەڵ حاکم قادر زۆر بەڕێز و برایانە هاتە پێشێ هاتین ئەو شوێنەمان دیتەوە و ئیتر خۆڵی لێ هەڵماڵی کاک حاکم ئەومان کرد ئەو پەیکەرەشمان لەبەر ئیداری گشتی لە دووڕیانەکەی سەرچناری گواستەوە ئێرە و ئیتر لە ڕۆژێکی خۆشی وەکو ئەو ڕۆدا وڵازستان بوو خۆش نەبوو. کاک حەمید دەروێش هاتبوو کاک مەلا بەختیار هاتبوو کۆمەڵێک دۆستی مامۆستا زەبیحی کاک ئەم باخچەتان کردەوە ئەو باخچەمانی فتاح کرد و ئێستا شکرەوە گەورە بوو یەکێ لە باخچە خۆشەکانی ئەو شارێ بەڕاستی بێت کە مامۆستا نازانم ئیتر بەهۆی قەیرانی ماڵەیە بەهۆی چییە بێ ئاوێ بەڕاستی حەقە زۆتی پێڕابگەن. بەڵێ مامۆستا جەنابتان هەر لەسەر تێز و بیر و فکر و زەهنی مامۆستا عولەما بوونە بە پیاوێکی نەتەوەی هەر لەسەر ئەو ئەساسەیش کوشتێکی جەنابتان بە ناوی نەرمین خان بڵێ لە ڕۆژهەڵاتی کوردستان
دەسێدارە دەدرێت. بەڵێ وابوو وڵا ئەوە کاتی خۆی کە شۆڕشمان دەست پێ کرد لە کوردستانی ئێرانێ لە ڕۆژهەڵات هەیقەتەوەیە کە خومینی زۆر دڕندانە حملەی کردە کوردستان زۆر ینی ئەوەندە دڕندە بوو کە دەیکوت نابێ پۆستاڵەکانتان دەربێنن و دەبێ کوردستان نمێنێ کوردستان هەموو ئۆمەتی ئیسلامین کورد چیە ئەوی دیکە چێ ئەلو قسانەی دەکرد ئیتە شەڕێکی خێناوی دەستی پێکرد ئێمەش بە حکمی عایلەوە هەموو براکان بووین بە کۆمەڵە ئەوە خوشکشمان بوو بە کۆمەڵە حتا هاتە شاخیش ماوەیەکی بەڵام دواتر کە ئیشیان پێ ئەسپار لە نێو شار بەداخەوە گیرا لەگەڵ دەستە خوشکێکی زۆر و چواریان پێکەوە ئەدام کردن لە زندانی ورمێ نەرمینی خوشکیشم هەر لە ورمێ ئەدام کرا ئیتر ینی یەکودوو نەبوون بەڕاستی تۆ هە لەسەر ئەساسی ئەوەی کە باسی دەستە خوشەکەی شەهید نەرمینخانی خوشکت کرد هاوسەرگیری لەگەڵ ئەو دەستە خوشکەی دەکەی کە هاو زیندانی بووە و خوشکی هاوڕێکی تێکۆشەری جەنابیش بووە کە لە تەنی جەنابتەوە بەڵێ ئەرێ وڵا پرشەنگی بلووری هەر لە زیندان بوو ئەویش حەوت ساڵیان حکمدا بوو بەڵام دواتر دوای 3 ساڵ 4 ساڵ وەبەر عەفوات کەوت برایەکی هەبوو کاک سلەیمانی بلووری یەکجار پێکەوە نزیک بووین زۆرم خۆش دەویست پێشمەرگەیەکی زۆر ئازا بوو دۆستێکی نزیکی یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ڕەنجدەران بوو یەکجار دۆستیان بوو ئێستا باون ئەوانەیە کە وەکو مەلا بەختیار و وەکو مەلازم عومەر و وەکو دلێری سەیمەجید و وەکو ئەوانە بەخۆشیەوە لە ژیان داماون ئەوان دەیناسن و کە ئەو کوڕە چەندی زەحمەت کێشا کاتی خۆی بەداخەوە دواتر کەمە پێکەوە بووین بە پێشمەرگەی کۆمەڵی لەسەر ئەمری مام جەلالی لە ناوزەنگەوە لەگەڵ شێعەلی هاتی نەخوارێ کاک سلەیمانیشمان لەگەڵ بوو ئیتر کاک سلەیمان بەداخەوە زۆر زوو لە چوارچرای مەهاباد شەهید بوو دواتر ئەمە هەر دۆستایەتی خانەوادەجیمان هەبوو عایلەتەن تێکەڵاو بووین و بەهۆی خوشکی من نەرمین و بەهۆی سلەیمان برای پرشەنجە من و پرشەنگ پێکەوە زەواجمان کرد دوای کە لە زیندان هاتە دەرەوە چەند ساڵ دوای ئەوەی کە لە زیندان هاتە دەرەوە ئەو ساڵ چاوەڕێم ئێستاش خێزانی جەنابتەوە دایکی خاوەنی دوو مناڵەکەمە هەریۆڵە تەمەن درێژمی ئینشاءالله مامۆستا جەنابتان ئەوەندە وەلا ئێستایش یاجیتان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و شۆڕشی نوێ هەبووە ئەوەندە کار و خەباتان لەم بەشەی کوردستان کردووە چەند ساڵێکی کەم لە کوردستانی ڕۆژهەڵات بوونە ئەم خۆشەویست بوونە ئەم باگراوەندە فکرێ بۆچی ئەگەڕێنیتەوە لە کاتێکا تۆ ئەندامێکی کارای کۆمەڵی زەحمەتکێشان شۆڕژگەڕانی کوردستان ڕۆژهەڵات بوویت تۆ یعنی تۆ بڕۆ و قەنەعەتت بە ئەو سیاست و ئەو ئیشدا سیاسی کۆمەڵی شۆڕژگەڕان نەماوەوە من هەندەوامەوە لە قەدی بوو لەنەوە عایلەشمانوانە پێمان وابوو کوردایەتی لە باشوورەوە سەری هەڵداوە کوردایەتی لە باشوورەوە هەڵدەخڵێ چونکە بەهۆی شۆڕشی ئەیلولیش کە زیاتر لە 11 ساڵان ئێمە لە نزیکەوە گەنج بووین و سەرمان لێ دەخورا کە هەموو ڕۆژێ کوردەکانی باشوور پێشمەرگەکان دەهاتن بە ئاوارەیی و بە ئەوەوە دواتر لە سەردەمی گەنجێتیمدا زۆرم ئاوارەی باشووری کوردستان لە شارەکانی ئێرانە دیت بەداخەوە ئەوان لەو پەڕی فەقر و فەلاکەتدا دەژیان بەڵام سەرانی شۆڕشی ئەیلول هەمووی لە کەرز لە وێلاکاندا پاڵیان لێدابەوە خەڵکە فەقیر و زەحمەتکێشەکەش لە شاران لە ژێر خێمە و جەمەلۆندا دەژیان من ئەو کاتی ئەو هەستی دژایەتی من هەستی بەرەنگاربوونی من لەگەڵ سەرانی قیادەمەوەقەت و سەرانی شۆڕشی ئەیلول بۆ دروست بوو کە چۆن دەبێ ئەمە دژی ئەوەین کە تەبقە هەبێت دژی ئەوەی کە دەوڵەمەند و فەقیر هەبێت دژی ئەوەین کە ئێمە فەرقمان هەبێت جیاوازیمان هەبێت بەڵام ئێستا بە دەنێو شۆڕشدا دەبینین کە یەک لە عەرشی ئاسمانە دەژی و یەکیش لە نان نێبیخوا یەکیش ئەوە ئەم بە چاوی خۆم ئەو کوردانەی ئاوارەی بارزانیم لە شارەکانی تەورێز و شیراز دەدیت کە بە چاوی خۆم دەمدیت کە ئەوان نان نێبی خۆن لە ژێر فەقر و فەلاکەتدا دەژین لە ژێر جەمەلۆندا دەژین بەڵام سەرانی شۆڕشەکەم دەدیت کە دەبێەوەی کە هیچیان لێ قەوما بێت هاتن لە یەکسەر چوون لە تاران و کەرەزیە دانیشتن و لەو پەڕی خۆشیدا ژیانیان کرد میلەتەکەشیان بەجێش لە دنیادا ئەمنجا قسێکم هەیە زۆر جار بە سەریم کوتووە دەڵێم بێوێنەیە دەگمەنە شۆڕشێک شکستی خواردێ بە هەر هۆیەک بەڵام میلەتەکەی بەڕەڵا کرابێت بە گورگان خواردن کرابێت
بەڵام سەرانی سەرکردەکەی لەو پەڕی خۆشیدا وەک بەرزەکی بانان بۆی دەرچوو بێت لە واشنگتۆن و لە تاران و لە کەرەجێ لێی دانیشە ئەمە لە دنیادا ڕووی نەداوە ئەگەر شۆڕشێک شکستی خواردووە سەرکردەکە بۆ خۆی لە پێشدا خۆی ئینتحار کردووە سەرکردەکە بۆ خۆی لە پێشدا ڕۆیشتۆ پەڕیوەتەوە لە چەمەکەی لە شاخەکەی جا ئەو جارەکانە بەڵێ مامۆستاگیان فەرموو شۆ ئاوری داوەتەوە سەر میلەتەکەی ئەمن پێم وابێ کە ئەمە لە دنیادا دەگمەنە مامۆستا عەلی کەریمی بەهۆکاری ئەو هەموو شۆڕش و خەباتە و تەمەنیش هەڵکشاوە بۆتمەوە دانیشین باشترە زۆر سپاس مەمنون وڵای مەمنونتانم بەڕاستی چووکە فەقەراتیشم هەیە ئەوەیش جێی فەخری ئەمەیە کە جەنابتان ئەو ماوە دوو درێژ و مێژە جوانەتان هەیە دەمەوێت بپرسم کارەساتی هەکاری بۆ هۆکاری ئەوەی کە لەگەڵ ئەو زەهنی چەندجار ئیشارەتیاوە ئەو بیرەی مامۆستا عولەما کە عەلی کەریمی ببێ بە پیاوێکی نەتەوەیی لە دوای کارەساتی هەکاریەوە داغڵی باشووری کوردستان دەبێت و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستەکەی بە خەبات خەباتی جەنابەت لە نێو ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ساڵی چەند دەگەڕێتەوە والله خەتەکەی ئەوەیە کە خۆت فەرمووت ئێمە لە دوای ئاژبەتاڵی ساڵی 75 کۆمەڵە گەنج بووینە من لە تەورێت تەلەبە بووم دەم خوێن ینی ئەوەی کە دیتم ئاوارەکانی باشووری کوردستان بە تایبەت بارزانیەکان کە هاتبوون لە شارەکان بڵاوایان کردبوو یەکجار لە دڵم گران هات یەکجار کە بە چاوی خۆم دەبدی دەچوون بۆ لایەن گروپێکی گەورەیان هاتبوون بۆ مەهاباد لەوێ چوین لە شوێنێکی کۆیان کردبوونەوە چوین بەرەو پیریان ینی ئەوانە کە بەو فەقیری و بەو بێن ینی نانیان پێ نەبوو ینی پارەی شیرفانیان پێن پارەی پاکەتێک جەغەرەشیان پێ نەبوو ئەوە یەکجار لە دڵم گران هات بەڵام لەلایەکی دیکەوە دەمدیت کە مەسەلەن سەرانی شۆڕش جەماعەتی منداڵەکانی بارزانانی خودی بارزانیەکان بەو پڕی خۆشی و پارەی ئەوەندە دەشیرپاناندا دێنە دەرێ و بە چەقۆ پارەکە هەڵدەدڕن و هەرچی پێیان خۆش بە دەیکەن ئەوە لە دڵی من زۆر گرانە لەوێدا چەکەرەی وەی کە دژایەتێک لە مندا دروست بێ بە دژی ئەم سەرانی شۆڕشی کوردیدا کە من پێم وانە بوو پێم وابوو شۆڕشی کوردی دەبێت زۆر شۆڕشێکی عەدالەتخواز و شۆڕشێکی یەکسانی و شۆڕشێکی ئەوە بێت ئەوە لە مندا ڕووخا بەڕاستی دواتر خراتر لە ساڵی 1970 خەبەرمان بۆ هاتکە ئەمە دواوێت کە لە 1976 شۆڕش ئاژبەتاڵی کرد لە 1950 تەواو بوو لە 1976 دیسان چەخماغەی شۆڕشێکی نوێ لە قەندیل لێدرا دڵمان خۆش بەوە دیسان ئەو جار مامجلال هاتەکایەوە ئەو جار کۆمەڵی ماکسی لێنینی هاتەکایەوە ئەوەندە دڵمان خۆش بوو کە نەمان دەزانین چ بکەین 14 دانە گەنج بووین هەمیشە پێکەوە بووین باسمان دەکرد بەیانی یەکترمان دەگۆڕێەوە بەیانمان دەدا بە یەکتر و ئەوانە ئەوەندە خۆشحاڵ بووین بەوەی کە شۆڕشی نوێ دروست بۆتەوە شۆڕشی نوێ دروست بۆتەوە شۆڕش ئەخگە شۆڕش ئاژبەتاڵی کرد هەمومان خەڵکی وا بوو ئینتحاری دەکرد ئەمە خزمێکمان هەبوو کوتی ئاوە ڕووی دەخودای کرد کە ئاژبەتاڵ کرا کە مەلا مستەفا شکستی خوارد کوتی تازە نوێژت بۆ ناکەم ئاوا بوو ینی ئەوەندە خەڵک تینووی ئەو کوردایە تێبوو لە مەهاباد ساڵاو ئیتر کە ئەو شکستە هاتبوو ئێمە شکستمان خوارد ئێمە کەوتین دواتر لەوە خراتر کە شۆڕشی تازە دروست بوو دڵمان خۆش بوو بەڵام هێندەی نەبرد لە 1970 کارەساتی حەکاریمان جۆ لێ بوو لە دوورەوە چ بۆ کاکە چ بووە وەڵڵا ماڵی بارزانی و جاشەکانی تورکیا ڕوویاندا پێشیان کەمینیان بۆ ئەو قافڵەی داناوە کە پێشمەرگەی یەکێتی دەچن بۆ چەکهێنان لە سووریا ئەمە ئیتر تقریبان هەموو شۆڕشەکە تێدا چوە هەموو پێشمەرگەکان تێدا چوون ئەمە لە دڵمان زۆر گران هات ئەوە بوو یەکسەر ئەمە چەند نەفرێک بووین ئەوە لێرە خەڵک ماوە وەکو کاک دلێری سەیمەجید و وەکو کاک ئەبوو شەهاب و وەکو کاک ملازم عومەر و کاک مەلا بەختیار و ئەوانە ماون شکر ئەوانە دەزان کێمە یەکسەر چین بەرەو پیرانەوە و ئیتر لەگەڵ خۆمان هێنامانەوە ئەو دیوی لەو دیوی لە مەهاباد و لە سنە و لە سەفرەمە هۆکارێک بوو بەوەی کە تۆ لەگەڵ زۆر تێکەڵ بووم لەگەڵ زۆر ینی ساڵی چەند ینی بە پراکتیکی لەناو شۆڕشی نوێ بەشداری بووی کارا بووی وەڵا ئەمە هەر ئەو دەمی لەگەڵ کاک سولەیمانی بلووری لەگەڵ چەند کەسێکی ئاوا لە نزیکەوە هاتچۆی مامجلال و کاگنۆشیرەوان و ئەوانەمان دەکەم مەسەرن کاگنوشیوان هاتووە بچێتە سووریا بە هەفتە لە ماڵەمە خۆی شاردوێتەوە ئەوانەمان هەموو پێکەوە کردو مەسەن چاپخانەیەکمان کە کۆمەڵی شۆڕژگەر پێشکەشی کێچێتی نیشتمانی کردبوو ئەو چاپخانەیەمان لە ژێرزەمینێک لە مەهاباد کە
بەو چاپخانە کاری نیهێنیتان بۆ یەکێتی ئەکرد بەڵێ ئەوجار ئەو کاک هاوڕێ کاک هاوڕێ زەبار و کاک حەمە سەعید لە مەتبە ئەو شتیوایان دەزانی هاتن لەوێ شارمانەوە و ئەوان کاروباری ئەو چاپە منیان بەڕێوە دەبر کە زۆری نەخایان بەداخەوە مەهاباد ژیرایەوە و مەهاباد بە وەزعی بەسەر هاتوو کە ئیتر ئێمەمانان نەمانتوانین لە شار بمێنینەوە ڕوومان دەشاقی کرد بۆیە ئەمە لەو کاتیەوە لەگەڵ یەکێتی وەکو برا جوڵاوینەوە وەکو کەس و کاری خۆمان جوڵاوینەوە خۆمان بە ئەندامێکی وانزانیوە بەڕاستی ئەو دواتریش کە پەڕیوەی ئوروپایە بووم هەر ئەینی شت بە هەوەی کاعمر شەغموسەوە کە لە سوید بۆ لە بریتانیا و کاگنوشیوانوانە یعنی خۆمان دوور نەکردوێتەوە لەو فکر و باوەڕی باشە تۆ لە نێو ئەو فکر و باوەڕوو لە نێو شۆڕشن و یەکێتیە پەرت بە شۆڕش و خەباتداوە یەکێتی و شۆڕشی نییە و حکوومەتی هەرێمی کوردستان چی پاداشت و بێ لاو شوقەیەکیان بۆ جەنابەت بڕێەوەەوە وابزانم تۆ خەڵک زۆر باسی ئەوە کاکە مامۆستا عەلی کەریمی حتی طبعا حەقی خۆشتە ئەگەر شتێکت هەبێ وڵایی تەحەدا بکە کاکە گۆرانجان ئەگەر لە ژیانمدا ئێمە چونکە ئەو بیر و باوەڕی شۆڕشگەڕیمان هەبوو و خەبات گەڕیمان نەبووە ئێمە بێمنە تاتوینە ناو شۆڕش یعنی قەت چاوەڕێ ئەوە نەبووین کە شۆڕش شتێک بۆمە بکە هەر پێماوا بوو دەبێت ئەمە شت بۆ شۆڕشگەین وی ئەم بەش بە حاڵی خۆم قەت چاوەڕێ ئەوم نەکردووە کە شۆڕش شتێک بۆ من بکە یا مەسەرەن یەکێتی شتێک بۆ من بکە یا کۆمەڵی ئێرانە شتێک بۆ من بکە و بەڕاستیش نیان کردو تا ئەو دقیقەی تەحەدا دەکەم بە غێرز ئەوەی کە کاتی خۆی بەهۆی کا عوسمانی حاجی مەحموود و بەهۆی مامجەلالەوە بەهۆی وەی کە ئەمن لە ئێرانێ ناسراوم ترۆر هەبوو ئەو زەمانی زۆر هەبوو ترۆر و پشت و بڕین دووسێ حیمایان بۆ داناوم پاسەوان ئەو پاسەوانانە بەخوای ئیتر هەر ماونەوە تا ئێستاش بەڵام ئەوەی کە بڵم مەسەن تەقاعودیان بۆ بڕی بێتمەوە شتیوانە بڵم مەسەن هەدیەیەکی تایبەتیان دابێت شتیوانە بڵێ ئەرزیان دابێتمێت شتیوان پێشمەرگەی دێرینیشیە حەقی خۆتە مستەفید کاتی پێشمەرگەم دادا کاتی خۆی ئەو کاک زەمیلەی خۆتان قەراب و تەقاعودێک و پێشمەرگەیەکی دێرینمان بۆ بڕێتەوە لەگەڵ کاک سامان گەرمیانی وڵا کاک سامان ئیشی خۆی کرد و خۆی بوو بە وەزیری تەقاعود و منیشی بەجێ هێشت و منیش هیچ و دوایە خۆی نەدە من گەیاند و نەمیش خۆم دەوی گەیاند و ئەوجا مامجلادی کودڕۆڵە جارێکی لە قەلاسوالاندا بانجی کردم وتی کاک ئەتۆ ڕۆڵەجان ئەتە پێ دوایەکێتی دەبە دەرچی ماڵە دەڵە کاک عەلی وەرفتکە مەسەلەن مستەفیدت کەم یان کە عەلی وەرە بە قوربانت دەبم معاش دەمێ نابێ یەکێتی بەوەی فێرنی یەکێتی بەوەی فێری بەپسکڕی ئەتۆش ناپسکرێتی مڵای داوا ناکەیت مامزال لە ڕۆڵ نایە بڕاستی ئێمە قەت فێریەوەی نەبووین ئەو عیزەتی نەفسا کە دایکم فێری کردوین لە بناڵێەوە ئەمە قەت ناتوانین بچینە بە دەرچی ماڵی کەسێک بڵێن کاکەدا ئەو شتە بۆم بکە ئەم نامە بە دەرچی ماڵی تۆ مستەحیلە ئەو هەموو ساڵی لە گۆڕان لە کێنێن خزمەتی کاگنوشیوانیم کردووە بڕوان پێ بکە زەغرەیەکشم لێ وەرنەگرتووە یەک زەغەرە و من تەحەداش ئەمە چی وای کردووە ئەمە تەنها بۆ خزمەتکردنی نەتەوە لە ڕووی شۆڕش دواتر لە ڕووی فکر و فەلسەفە و نووسینیشەوە تۆ هەمیشە خزمەتکاری ئەمیلەتە بووی بەڵام مامۆستا من ئەمەوێت بپرسم تۆ جیاواز لەمای کە ئەڵێن مامۆستا عەلی کەریمی مستەفیدە تۆ تیری تریش ئاراستی تۆ ئەکرێت کە تۆ پیاوی بەعز بوو ئەدی بەڵێ ئیتلاعات کاکە گۆرانجا من لە ساڵی هەفتاونەوە کە ئەرزم کردی لە گەلاوێژی هەفتاونەوە کە هاتووین دەستە پێشمەرگەمان دروست کردو یەکەم دەستە پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرپەرشتی کاک شێعەلی خولە کەشکۆڵ دروستمان کردو هاتوینەوە خوارێ و لە ناو ناوچەکانی موکریان و سەقز و بۆکان هاتوچۆمان کردو و مەپارێزمان دروست کردو و کەمینمان داناوە لەسەر جادە ئەوانە هەتا کوونێ ئێستاش کە بێتە 47 ساڵ ئەمن ڕووی ئێرانم نەدیوە ئەمن ڕۆژێک لە ڕۆژان پێم دەخات ئێران نەناوە مەگەر لە پێشمەرگایەتی کە لە شاخ و چێو بووین لە شاخ و چێواندا دەنا ئەمن تا ئێستا کوونێ یەک پاسداریشم بە زندوی نەدیوە حتا ئێستا کوونێ ئەمن یەک ئیتلاعاتی نازام ئیتلاعات سێ بەڕاستی دەم و ئەو جارەکانە دیسانەکانە ئەوانە ئەوەندە بێڕەحمن ئەوەندە بێڕەحمن چونکە مەسەلەن ئەمن دەم کود ڕێفراندوم بۆ دەکەن کاکە مامۆستا سەر ئەو بارە بەڵام تۆ لەگەڵ سەدام حوسێن هەیە هاتن مەسەلەن ڕسمێکی ئەوان پیان وابوو هەرچی سمێڵی سوور وەکو جەنابەت هەمزاغایە هەستا بوون کابراەک سمێڵی هەبووە سەری سپی بە وەکو من دەستی دە ئەستۆی سەدامیدا هاتن بڵاویان کردەوە زاویش لە چووە لە کەی 24 لە خوا کوڕک لە باز نیوز عەلی کەریمیەوە تا لە هەشتاکان لەگەڵ سەدام حوسێنی بۆ ئەوانە
کرە بابەجان ئەمن چی سەددام چی بە قوربان دەم جا برادێک شتێکی زۆر جوای نووسی بوو کاگرەفعەت ئارام لەشی چیوە نووسیوی جا ئەگەر کە عەلی ئەوە بوو بێت ئەمە دەبێ هەمومان بچینە بەردەشی ماڵی عەلی بۆ واستا ئێستا ئەوان دەنجیان دەڕواکە لەگەڵ بەعس و بستە شارەکان بوون جا بەڕاستی ئەو بێڕەحمانەیان پێڕەحمیان بەم کرد ئەوان زۆر زاگلەی لە من دەکەن کە من زۆر دەکوتمە سەر ماڵی بارزانانی کورەکە ئەوەندەی وەکو تاوتان لەسەر من خۆ من یەک ئێوە ئیهانەتان کردوم ئەمن یەک ئیهانەی ئێوەشم نەکردووە ئەمن یەک درۆشم نەکردووە هەرچی کتومە بە ئەسڵ کتومە هەرچی کتومە لە خاک فرۆشی لە پیاوی داگیرکەران لە شۆڕشی ئەیلول من ئەوانم بە فاکت کتۆ ئێوە دێن بە درۆ دەکەنەوە عەلی کەریمی پیاوی باسە ئەی باشە مامۆستا عەلی کەریمی تۆ پیاوێکی نەتەوەی ئەی بۆ دژی ڕیفراندۆم ئەمن دژ نەبووم ئەمن ئارەزوم بوو ڕۆژێک لە ڕۆژان بەڵام وەختێک دەمزانی فشەیە وەختێک دەمزانی بە فیتی تورکیەی ئەو ڕێفراندمە ئەو سناریۆ دروست بووە ئەمن دژیەوەی بووم دەناوەڵاوە کە عمەری سەعەدیش لە بیرەتی ئێمە تەلەفۆنم بۆی کرد ئەمن ڕۆژی بەیانی ڕێفراندۆم چوم دەمگم داوە کە ئەم کتماوەی چاو لێ ناکەم ئەمە دەمزانی ئەو دیاردەیە کە هێناویانە دیاردەی ماڵی بارزانی و بیتی تورکیایە لەوەی ئێستاش دڵنیام دەنانە ئەی بۆی چی لێشین نەبوو ئەی بۆی چی لێشین نەبوو ئەوە چەند ساڵ گوزەراوە 18 ساڵ گوزەراوە دەبوو شتێکی لێشین بێ ئەدی ئەو ڕێفراندۆمە دەباغڵی کاک هەمەی حاجی مەحموودایە کەی دەری دێنە ئەخدە دەری هێنا بزانی کاکە دڵمان تۆقی دە دەری بێنە نا درۆ بوو کاکە گۆرانجان ئەوەی کە ئەمن ئیمانم بەوەی هەبووکە ئەوە تورک میت سناریۆکەی داڕشتەوە ئیمکانی نییە بتوانێ ڕێفراند باشە ئەمە ڕێفراندۆممان بۆ چێ منەوام کورد ڕێفراندۆممان بۆ چێ ئەتۆگە دەوڵەتی کوردی فەرمو چێ پێش فەرمو ڕووبیگرە فەرمو بزانم بە هێزە بە پارەیە بە تفەنگە بەرێکە بڕۆ دەوڵەتی کوردی دانیە کوڕبا بە خازی محەممەد لە شارۆچکەیەکی 15,000 کەسی لە کەسش نەترسا جمهوریەتی ئەعلان کرد ئەتۆژ ئەعلانت کرد بە کاکە جابزانە عەلی کەریمی داهاتە بەردەرکی باڵە دەستی ماش دەکردی یانە کاک مەسعود ئەتۆ درۆیان دەکەی درۆی ئاشکرا دەکەی ئەتۆ نە مەبەستت کووردا نەمەبەستت ئەوەیە تۆ مەبەستت ئایلەکەی خۆتا بۆ خۆت لە متەمەری نازام 13 بچی بوو ئەتۆ هاوار دەکرد من 1000 پیاوم هەیە ئەمە تۆ ئێستاش کە ئێستاە ڕۆژی سەردەمی مۆدرنیتەیە و سەردەمی ژیری دەستکردە ئەتۆ ئێستاش کە ئێستاە دەڵی پیاو ئەتۆ بە پیاو دەنازی کاکە ئەتۆ خەڵک لە ئاسمان شەڕی درۆن دەکا شەڕی موشک دەکا شەڕی ئیسرائیل و غەزت تاندید دوێنەوە پێرە ئەتۆ ئێستاش بە پیاوەکانت دەنازی بۆیە ئەمن لەگەڵ ئەوەی نەبووم کە ئەو بچینە ژێرباری سیاسەتی تورکیاوە و من دەبزانی کە دەوڵەتانی ناوچە وا سەری کوردە قوردەنێن بەو ڕێفراندۆمەی کە هیچیشی لێشین نابێت کە ئەمە بە زوانە خۆمان نەگرینەوە ئەمن ئەو ڕاستیم دەزانی بۆیە دژ بوون دەنا ئەمن من و دژایەتی دەوڵەتی کوردی ئەمن هەموو ژیانم کە ئێستاوە 16 ساڵم لە عمر گوزەراوە ئەمە دەسم دژایەتی مەسعەلی کەریمی درۆیە دەکەنەوەن مامەسعەلی کەریمی هەر ئەم یعنی زانینی دژبوونە بە درۆیەکی شاخداری دروستبوونی دەوڵەتی کوردیە هەر ئەم فکر و ئەم ئایدیای جەنابی شوای نەکردووە کە بڕوا و متمانە و یەقینت نەمێنە بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە شۆڕژگەڕی بە قات و ڕێباتەوە نابێت بە دڵنیایی بە دڵنیایی چۆن دەکرێت ئەتۆ پێشمەرگە باسی پێشمەرگە بکەی باسی ورکەنام بکەی باسی نانەڕەخە بکەی دەچیرفانەدا بەڵام لە مەقڕاتاندا پاڵت دابێتەوە ناکرێەوە تاوە نەتیجەکەیەتی کە دەبینی زیاتر لە 30 ساڵە لە ئاستە خۆمان خەریکی بۆ گەن دەبین لە حاستی خۆمان ئینشقاق بە دوای ئینشقاقدا دێ لە ئاستە خۆمان ئاوە سوک دەبین لە ناو جالیەی وڵاتانی دەرەوە و لە ناو کوردی باشوور و ئەوانە دەبینن کەەوە تاوە هەموو ڕۆژەبێدا دەڕۆن بە زەرجۆز و بە کۆیە و بە چۆدا دەبینن کە کوردیێرانی حرەکەتێکی نییە بۆیە من پێم وابێ کە ئەو جۆگەیە دێ بگۆڕین ئەوەی کە عەبدوڵڵا پەشێو دەیڵێ ئەو جۆگەیە دێ بگۆڕین کە کاسە سەر و خێن و کاسە سەر دەخوا دەبێت ڕێگایشکە بدۆزینەوە کاکە تۆ بە درۆن ناوێریدی و تۆ بە موشک ناوێری کاکە وەرە کاکە ڕێگایەکی دیکە چۆ ناو کۆمەڵانی خەڵک بجوڵێنە ئەوەی ئەو ڕۆکان دەتوانێت حکوومەتی بگرێت ئەی بۆ نەیانتوانی لە شۆڕشی ژینا ئەو شۆڕشە هیچ ئامادە نەبوون هیچ ئامادە نەبوو بۆ کارەکە گەڕینتەوە بۆ نەبوونی سەرکردایەتیکردن نیمانە ئێمە سەرکردەمان نییە ئێمە سەرکرد ئێستا مەسەرەن دوای کارمەشوانی توانین لە ماوەیەکی بچووکدا ئەو بزوتنەوەی گەورەیە دروست کات بە نیوی گۆڕان و ئەو بزوتنەوە گەورەیە بێنێتە ناو خەڵک و زیاتر لە 25 کورسی بێنێتە بەدەست بێنێت بەڵام ئێستا بۆ کاکە کەوابێ ڕۆڵ و نەقشی سەرکردە زۆر گرینگە ئەو کاریزمایە زۆر گرینگەکە
چێ دەیکا چۆنی دەکا وە قەزیەی چییە دەبێت قەزیەی هەبێت ئێمە قەزیەمان نییە بەڕاست مامۆستا عەلی کەریمی ئێمە وردەودا لە کۆتایی بەرنامەکە نزیکە بینەوە بەڵام دەمەوێت بزانم مامۆستا عەلی کەریمی لە نێو سەرکردەکانی کوردستان بەعام یعنی سەرسام و بەچی سەرکردەیە وەڵا بە هیچیان سەرسام نیم بەڕاستی دەڵم ئەوە حقیقەتێک ئێستا وەڕابردووش وڵا ڕابردوو ئەوەی کە من خۆشم دەویستن لە نزیکەوە لە نزیکیشەوە بەکردەوە نیشانمدا یەکیان کاکفوادی مستەفا سوڵتانی بوو کە زۆر زوو شەید بوو ئەوی دیکە مامزەلال بوو ئەوی دیکە کاک فنۆشیرەوان بوو کە ئەمن بە دوور ئەندیشی و بە پوختەبوون و بە فکر و بە هزری کاگنۆشیوانی معجب بووم بە مدیریەت و بە ئیدارەدانی مامزەلالی معجب بووم و بەخۆ فیداکاری و جانفیدایی کاکفوادی زۆر معجب بووم بەڵام بەداخەوە هەرسێکیان نەماون و ئێستا ئیتر ئەمن ئەسان پشتم دە مەسلەی سەرکردە کردووە دەبێت بتوانانی کاری ڕێخستن بکەین دەبێت ڕێخستن سەرکردەمان بێت دەبێت ڕێخستن ڕابەرمان بێت چونکە نەماوەی دی خۆ دەڵێسی سەرکردە ئی سەردەمێک بووە ئەو سەردەمە نەما ئێستا باسی ڕێخستن کرد ئەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زینداندا کە ئێستاش لە زیندانایە بەڵام ڕێخستنێکی تۆکمە و خەباتێکی چەکداری هەیە فعلەن ئەوەی کە ئەوان دەیکەن بەڵێ زۆر شۆڕژگەریە بەڵێ فعلەن ئەوەی کە ئەوان دەیکەن هەر لە قۆناغی شۆڕژگەریدان جارێ و ئەوەی کە لە ڕۆژاوا دەکرێت تاخە ئومێدی منە ئێستا کونیە ومێدێکی یەکجار بەرزم پیانەیە تا ئێستا شکر تووشی گەندەڵی نەبوون تا ئێستا شکر تووشی ئەوە نەبوون ئەگەر باشوور لێیان گەڕێ ئەگەر ماڵی بارزانی لێیان گەڕێ هەموو ڕۆژە داوەتیان نەکاو بۆ کەباب و بۆ گۆشت و بۆ ئەو شتانە و بۆ هۆتێلی حەودەستێرە کە هیوادارم ئەوان فریوی ئەو جورە تەجەمولات و ئەو زاهیر بازەی نەبینن بەڵام دەنا ئەوەی کە هەسەدە کردوێتی تا ئێستا کارێکی بێوێنەیە لە کووردا و ئەمن داوای سەرکەوتنیان بۆ دەکەم و هیوادارم لەو ڕێبازە لا نەدەن و هیوادارم لەو ڕێبازە کە کچان و کوڕانی گریلای شەڕی کۆبانی کردیان بوو بە مەتەڵێک لە سەرتاسەری دنیاە بوو بە شانازێک بۆ هەموو کوردێک لە هەر پارچەیەکی کوردستان هیوادارم ئەو ڕەوتە ڕابگرن و خۆیان تووشی داوی گەندەڵی باشووری کوردستان نەکات. عەلی کەریمی جەنابتان ئەوەنەی کە لە ژیانتان چی ئاوات و خۆزگەیەکتانەیە بێتە دی کە تۆ ئەوەندە ساڵە ڕۆژهەڵاتی کوردستان و نەبینی 47 ساڵە عەفو 47 ساڵە جەناب ڕۆژهەڵاتی کوردستان و نەبینە چی ئاواتێکت هەیە؟ وڵات تەنیا ئاواتی سەرکەوتنی میلەتی کووردا تاقە ئاواتم ئەوەیە کە کایانێکمان هەبێ بەقەت بستێک بەقەت ئەو باخچەی بەڵام خۆمان بین کە ئەوە دەمانتوانی بیکەین بەداخەوە ئەو ئومێدەی کە من هەم بوو کە باشووری کوردستان کە پارچەیەکی گوندێکی ڕزگار بێت ئومێد بۆ هەموو پارچەکانی تری کوردستان ئەو خەونەم زڕا ئەو خەونەم لە بەدینە وڵا ڕژبین نیم چونکە ئەوە واقعیت بینمە من ئەوەی کە من لێرە دەیبینم کە خەڵک ئەلەو وەزعیدا دەژی ماڵە بارزانی لەو سەروەت و سامانیدا دەژین بەڵام دەڵێن مەعاژ نییە لەو سەروت سامانەدا دەژین بەڵام دەڵێن مەسەن ئەوە نییە ئەمن ئەوە بەوە ئەم پێم وابوو ئەگە مەسەنەن دوودانە بەرپرسی ئەو باشوورەم دی بە وەک خەڵک دەژی ئەمن شتێکی دیکەم بیر دەکردەوە جۆرشکەم بیر تاکە ئومێد بەچی بەشێکی کوردستانەیە ئێستا بە ڕۆژاوە بەڕاستی ئێمە لە کۆتاییە نزیک دەبینەوە و مێژوو جەنابەت پڕە لە شکۆ و شانازی و دوور و درێژیشە بەڵام کاتی بەرنامەکەمان زۆر کەمیشە چیت هەیە کە ئێمە نەما پرسی بێت و لە زێنی جەنابتان وڵی زۆر شت هەیە کاک گۆرانجان بەڵام هەر بکو بۆ خۆت فەرمووت وەختەکە تەنگە وەختەکە هەرەوەندە مەجال دەدا بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی بۆیە ئەمن داوای سەرکەوتن بۆ ئێوە دەکەم و هیوادارم تازە سەردەمێک لە دنیادا شۆڕشی نان هەبوو سەردەمێک لە دنیادا شۆڕشی ئازادی هەبوو فعلەن وەختێک کە فەڕەنسا شۆڕشی کرد لە 1970دا ئازادی مەطرح بوو نان مەطرح بوو ئەمڕۆکانە نان ئازادی چونکە تا ئازادی بخۆمەکەی فۆمان قسان دەکەین بەڵام ئەلێرەمە پێویستیمان بە شۆڕشی عەدالەتخوازی هەیە پێویستیمان بەوە هەیە کە عەدالەت بێنین سەسپێنین ینی مەحکەمە بۆ من و تۆ بۆ من و کوڕی مەسعودی بۆ من و کوڕی نەچیری وەک یەک بێت جێگا و ڕێگا ئاو کارەبا جادە بۆ هەمومان بێ نەک مەسەن جادەی تایبەت بۆ ماڵی نەچیر بارزانانی دابدرێ بە نێو تونێل و ئەواندا ئەو جیاوازی تەبقاتیە لێرە یەکجار چینایەتی زۆر گەورە دەبینم
ئەوەندە زەقە ئەوەندە زەقە کە ئەمە شەو و ڕۆژ شەکرم پێی دەچێتە سەرێ بەڕاستی دڵم کە دەبینم ئەو جیاوازێت چینایەتێ بەو حەدەی ئەی کاکە تۆ دوێنێ لێرە لەبیر شوێتەوە کە لە کەرەساتویەوە کاکە پانتۆڵەکەت پینەی پێوەیە بە قوربانە دەم خۆ ڕسمەکان دەدوێن وێنەکان دەدوێن ئەتۆ بۆ خۆتان دەبیر شوێتەوە بۆ لە ئاوە لە خەڵک دوورن ئەتۆ بۆ دەوێت بە تیارەی خصوصی هاتوچێ بکەن بابە ئەو میلەتە پارەی پاسی نیە پاس 250 چەندە 500 ئەوەی نی ئەتۆ بە تیارەی دێوە دەسێ وەرە دانیشە لەگەڵ کۆمەڵانی خەڵک یەک ڕەنگ و یەکجان بە وەکو ماندێلای بژی وەکو غاندی بژی بزانە غاندی چەند ساڵان بە بزنە شوێرێکی بە شیرەکەی داهاتوو دەچوو ماندێلا چۆن وازی لەو دەسەڵاتە گەورەی هێنا و ڕۆیشتەوە لە گوندەکەی خۆی مرد ئەنی ئەمە پیاو کە ئەوانە دەبینێ و ئەوانەی خۆمان دەبینێ هەیهۆ تف و لەعنەت دەکەی لە هەرچی سەر کردێ مامۆستا ئێمە زۆر خۆشحاڵین بە قسە شیرینەکانە دووە تۆ ینی من بە تامەزرۆی گۆ لە وتە و وشەگەلەی جەناب تەگرم و ئومێدەوارم بەردەوام بەردامەمان هەبێت پێکەوە خزمەت و دامێوە پڕ لە شانەکەن کە باسی دێرین دەکەن باسیەوە دەکەن کە ئەو پێشمەرگانەی کە بێکەسن بێ پشت و پەنان کەس دەنجیوان بەرز ناکاتەوە ئێوە دەنجی و پێشمەرگانە بەرز دەکەنەوە دەستپاسی جەناب دەکەین فەخر و شانازیمانەکەم بەرنەمان لەگەڵ جەنابتا زۆر دەسپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی کەناڵی دێرین بەم شێوە ئاتینا کۆتایی ئەم جارەی بەرنامەی مێژوونامەی دێرین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەلی کەریمی نووسەر ڕەخنەگر و فەرماندە و پێشمەرگەی دێرین تا بەرنامەیەکی تر و مێژوونامەیەکی تر بەخواتانەتکردن و خواتان لەگەڵ و ماڵاوە.